ئایزان و خۆشەویستانی کورسات لە هەشوونەکەن جوانترین سڵاوتان لەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش سڵاوێکی گەرمتان لەبێت لە فیستیڤاڵی کورتە فیلمی کوردیم لە سلێمانی کە ئەمڕۆ دووەم ڕۆژی فیستیڤاڵەکەی و لە یەکەم ڕۆژدا چەند فیلمێک نمایش کرانەوە ئەمڕۆ کە دووەم ڕۆژی فیستیڤاڵەکەیە چەند فیلمێکی تر کە بەشدارن لە فیستیڤاڵەکەیە ئەمڕۆ نمایشەکرێت و بینەران لە ئێستایە و ئاچنە ژوورەوە بۆ هۆڵی سینەما بۆ ئەوەی کە بینەری فیلمە بەشداربووەکانی ئەمڕۆ بن. فیستیڤاڵێک کە لە کەمترین کاتدا گەورەترین پەیام و لە کەمترین کاتدا قوڵترین هەستی مرۆڤایەتی دەگەیەنێت کە چەند فیلمێک 29 فیلم 29 کورتە فیلم لەم ئەم فیستیڤاڵەیە بەشدارە بن و بۆ ماوەی 3 ڕۆژ و کورسات مەگەزین بێگومان بەرنامەی تایبەتیە بێت. دوێنێ هاوکارم ساوێن بەرنامەی پێشکەش کرد و لە یەکەم ڕۆژی فیستیڤاڵەکە لەگەڵتان بوو لەگەڵ چەند میوانێکە و بۆ ئەم ڕۆژ بە هەمان شێوە چەند میوانێکی ترمان هەیە. ئەچمە لای ئەم میوانانم کە دەرهێنەر و ئەکتەریەکێک لە فیلمە بەشداربووەکان و لە ئێستایە کە گفتوگۆیان لەگەڵاکەین و بینەرانیش دەچنە ژوورەوە بینەری فیلمەکەی ئەوانە بن و فیلمەکەی ئەوان لە هۆڵی سینەمایە نمایشەکرێت. سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش. سڵاو لێوەش ئەم کاتێوەش باش. پیرۆزبایتان لە یەکەین کە فیلمەکەتان هەڵبژێردرا و بەشدار بوو لە ئەم فیستیڤاڵەیە. باسێکی فیلمەکەی خۆتانم بۆ بکەیت فیلمی یەکەم ژوان. باشە پێشەکی زۆر سپاسانەکەم بۆ ئەوەی کە بانگەشتانکردین بۆ ئەم بەرنامەیە. هەروەها خۆشحاڵیمان دەرنابڕێ بۆی کە ئێمە لەم فیستیڤاڵە بەشدارین و یەکەمین نمایشی کورتە فیلمەکەم کورتە فیلمی فەرست دیت بە کوردی یەکەم ژوان. ڕاستی دوێنێ وەزانم زۆر ئەیانوت بۆچی بە ئەنگلیزی ناوەکەیڵێ بە ئەنگلیزی ناوەکەیڵێم چونکە مارکێتینگی فیلم بە ئەنگلیزی بۆ جۆرەیە بەڵام ناوی کوردیشی هەیە بێگومان پۆستەرەکەی ئێمە بە کوردیش هەمانە یەکەم ژوان باس لە یەکەم ژوانی دوو کوڕ و کچ ئەکات. هەروەها ئێمە پارساڵ ئەم کرد بۆ زانکۆی سلێمانی. ڕاستی قورسە چونکە ئێمە کەسانی ئەکادیمین پێویست دەکات فیلمەکەمان پەیامی هەبێ و زۆر ئەستەمە کە کاری لەسەرکەی بۆی بە شێوەیەکی ئەکادیمی بڕواتە ناو خەڵکەوە. بەڵام ئەگەر ئەکادیمی نەبێ لەوانەیە هەنە کشتی هەبێ بەڵام کە تۆتێ ئەکادیمی و لە زانکۆی سلێمانی بەشی فیلمسازی بۆ خوێندووە بێگومانە بێ کارێکی جوان بەرهەمبێنی. ئیتر هیوادارم لەو ئاستەیە بێت و بینەران بەدڵیان بێت. دەستان خۆش بێت. سڵاوت لێبێت خاتوو ژینۆ وەکو ئەکتەر لە فیلمەکەیە بەڕێستان وەکو شانۆکاریش باسێکی ڕۆڵبینینی خۆتم بکەی لە فیلمەکە بێگومان سپۆیلی مەکە باسی چیرۆکەکەم بۆ مەکە حەز ناکەن باسیکەن باسێکی ڕۆڵبینینی خۆتم بکەی لە فیلمەکەیە وەکو ئامادەکردنت بۆ ئەو ڕۆڵە. زۆر سپاس بۆ ئێوە. ڕاستی ئێمە لە کۆمەلگا ئێمە کچ بە تایبەتی کۆمەڵە گیر و گرفت شەرم ترس ڕوبەڕوویە بێتەوە و ڕەنگە هەنە هۆکار هەبێ بۆ ئەوەی کە ئەم شەرم و ترسە ڕێگر بن لەوەی تۆ هەنێ ڕاستی هەیە هەنێ لە ژیان تا هەنێ پێشکەوتن هەیە نەتوانی بیکەی. بۆیە لەم فیلمە ئێمە بە شێوەیەکی ئەکادیمی و بە شێوەیەکی هونەری کارمان لەسەر ئەوە کردووە چۆن کچێک ڕوبەڕووی ئەو گیر و گرفتانە بێتەوە. ئیتر لە خەیاڵی خۆتا تۆ لە خەیاڵی خۆتا خەیاڵ ڕێگرە بۆ ئەو شتانە کە نەتوانن ڕوبەڕوویان بیتەوە سەرکەوتوو بی یان خەیاڵی خۆتەوە لێکە بتوانی سەرکەوتوو بیت. لەم فیلمە هەردووکمان لەگەڵ ڕازارا بەیەکەوە ئەو وەکو دەرێنەر و نووسەری سیناریۆکە و منیش وەکو ئەکتەری سەرەکی فیلمەکە جەختمان لەسەرەوە کردووە کە چۆن ڕوبەڕووی ترس و شەرم و بێتەوە و خەونەکانی بێنێتە دی. دەستان خۆش بێت. باسێکی فیلمەکەم بۆ بکەیت بودجێ فیلمەکە خۆت دابینە کردووە تا چەند قورس بوو کە بەرهەمێک هەبێت لە کاتێکا خوێندکاریشیت و بەرهەمێکی ئاوا جوانیش بێگومانەوەی کە سپۆنسەرم نەبوو سپۆنسەرەکانم دایک و باوکم بوون بە خۆشحاڵیەوە پشتگیریەکی زۆر مەکەن وەتوانم بڵێم ژینۆ کە ئەکتەری سەرەکیە پاڵپشتێکی زۆر گەورەی من بوو بۆی ئەم فیلمە بەرهەمبێنین چونکە پارساڵ کە مناقەشەمانە کرد لە بینی یەکتریا کە ئێمە پرۆژەیەکی جوان پێشکەشی زانکۆی سلێمانیکەین بۆ کۆتا پرۆژەی جامیعەکە ئێمە تەخەڕوج ئەەکەین. اینجا ئیتر ئەم کورتە فیلمە هات بە مێشکما کە بیکەین و کاری لەسەرکەین و یەکەمین کاری منە وەکو دەرهێنەر. ڕاستی پێشتر بیرم لە نەکردەوە بڵێم کار بکەم وەکو دەرهێنەر یان نووسەر بەڵام ئەو نەحەزم لە سیناریۆکە بوو ئەو نەحەزم لە ئەو بیرۆکانە بوو کە خۆم لە خەیاڵ مابوو بۆ فیلمێک بۆ ناوتم با کاری لەسەرکەم و هیوادارم کارێکی جوان دەرچێت و خۆشحاڵانە من خۆم زۆر بەدڵمە.
ئەوە شتێکی زۆر باشە کە خۆم بەدڵمە لە پاش ساڵ هەتا ئێستا ئێمە خەریکی مۆنتاژی فیلمەکەین ئەتوانم بڵێم مۆنتاژ نووسەری سێمی فیلمە یعنی ئێمە لە مدەی تەسویرکردنی فیلمەکەیە و مدەی مۆنتاژە سیناریۆکە عکس بوویەوە یعنی ئەتوانم بڵێم فیلمێکی تری لێ بەرهەم هات کە لە ئاستێکی زۆر زۆر باشترا بێ واتە ئەوە نەبوو کە سەرەتا خۆتان بۆ ئامادە کرد بەڵام کە چوونە ناوەڕۆک و کاتچوونە ئەوەی کە کارەکە بەرهەم بێنن وێنە گرتن دەست پێ بکەن بیرۆکە گۆڕا بەڵێ بەڵێ بیرۆکەکە گۆڕا قوڵتر بووە بەڵێ قوڵتر بوویە و ئەتوانم بڵێم لە سەداسەد زۆر زۆر جوانتر بوو یعنی پەیامەکەی زۆر زۆر جوانتر ئەگەیان و پەیامێکی زۆر زۆر جوانی هەیە کۆتایی فیلمەکە دڵنیام هەموو بیرەران شۆکەکات و تا کۆتایی ئەبێ بە گرەیەک لە مێشکیانەکە ئەم کارکتەرە چییە کێشەی چییە و هیوادارم بینەری بن و ئێوەش بەدڵتان بێت دەست خۆش بێت چاوەڕێی خەڵاتەکەن بۆتان داناوە بۆ خەڵات چاوەڕێی خەڵاتم بۆ ڕازیار لەبەرەوەی ڕازیار من کە باسی ئەوە کە مەڵێم کچ تووشی گیر و گرفتە بێ ڕازاری چێک لەو کچانە کە ڕوبەڕووی ئەوە بووەوە هەموو جارە پێمەوت ڕازار متمانە و بەخۆوە بێ من زۆر متمانم پێێتە چونکە هیچێک لەو کچانەی من زۆر متمانم بە تواناکانی هەیە و هەوڵیشیە و دەریشی خست کە ئەتوانێت ئەوە بکە بۆیە هەر کچێ من لێرەوەڵم هەر کچێت تاقە و توانایەکی هەیە هەوڵ بە ئیشی لەسەر بکە شەرم نەکات نەترسێ ئەگات بەوەی کە ئەیە باشە زۆر جار ئەوترێت لە فیلمێکە لە کارێکی لەم جۆرەیە ڕووناکی وێنەگرتن نیوەی چیرۆکەکە ئەگەڕێتەوە تا چەند کارتان لەسەر وێنەگرتن و لەسەر ڕووناکی کارەکە کردووە ڕاستی ئەوەی تەرکیز مەکردە سەر ئەوەی کە فیلمەکە زۆر زۆر جوان وێنە بگیرێ و چیرۆکەکە پەیامەکە بگەێنرێ ئیتر ئەوە ئەگەڕێتەوە سەر ستافە دڵسۆزەکەم کە خەمی لایت و سینەماتۆگرافیەکی جوانیان ئەکرد و هەروەها هەموو ستافی فیلمەکەم نزیکەی لاوانەیە بڵێم لە 50 یەکەم ئەزمموی بووە کە لە فیلمەکەمان بەشدار بوو و هەمومان خوێندکار بووین پاش ساڵکە ئەم کارەمان کرد بۆیە هەموو گروتین و تاقە و هێزی خۆمانمان تیا بەکارهێناوە بۆی کارێکی ئەکادیمی و جوان بەرهەم بێت و ژینۆ یەکێک لە ئەکتەرە زۆر زۆر باشەکان بەڕاستی ئەوە هاوکاری زۆر 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 باشی کردم یعنی نمونە ئێمە من بیرە و خەیاڵ مەکردەوە کە واندنکە ئەم کارێکی زۆر زۆر ترێ کرد وەک لەوەی کە لە خەیاڵی منە دروست بوو ڕاستی ئەگەر ستافەکە باش بێ فیلمێکی جوان بەرهەمێت ئەگەر بۆ نمونە نواندنی ژینۆ باش نەبووایەت و ستافەکەم خەمخۆر نەبوونە بێگومان ئێستا نەئاگەشتە نمایش بۆیە هاوکاری ئەوانە کە من ئێستا فیلمەکە لە نمایشایە و خۆشحاڵانە لەم فستیڤالە جوانەیە یەکێکم لە بەشداربووەکان دەستە خۆش بێ و بە هیوای سەرکەوتن بە هیوای بردننی خاڵاتیش بۆ هەردووتان ڕۆڵبینینە فیلمەیە یەکەم ژوان تا چەند درگاکانی بۆ کردیتەوە بۆی کە کاری باشتر تا چەند بەرپرسیارەتەکانی تۆی زیاد کرد لە فستیڤالێکا بەشداری کردووە تا کاری باشتر بکەیت ڕاستی من خۆم دەرچوو بە مانگای هونەرە جوانەکانم بەشی شانۆ ئیشی شانۆیم کردو و لە چەند کورتە فیلمێکی تریشا بەشداریم کردو بەڵام لە فستیڤالە بەشداریان کردووە وەکو دیزاینەری جلوبەرکار لە هەمان لە هەمان فستیڤالە لێرە ئێستا لە فیلمێکی کە ڕوانینێکی جیاز ئیشی جلوبەرگم کردووە پێشووتریش کاری شانۆیمە لە فستیڤالە بەشداریمان کردو خەڵاتیشمان بردووە هیوادارم لە سینەمایشا بتوانم وەکو شانۆ پێگەی خۆمم هەبێ مەجال عنی ئیش بکەم ئیشی باش چونکە مەرجێتەوە هەموو ئیشێک بکەیت 4 ساڵ جارێ 5 ساڵ جارێ ئیشێ بکە بەڵام ئەکادیمی بێ باش بێ پەیامی باشێ بێ چونکە ئەگەر تۆ فیلم دروستکەی شانۆ دروستکەی هەر هونەرێکی تر مۆسیقا بکەیت پەیامێ نەبێ پەیامێکی لە پشتەوە نەبێ ئامانجێکی لە پشتەوە نەبێ سوودی نییە بۆ من هەموو جارێ ئەڵێم 10 ساڵ جارێ ئیش بکە بەڵام بە ئیشێکی باش بێ باشە کورتە فیلم جیاوازە لە کەمترین کاتدا بێ ئەو پەیامەی کە پێتە بیگەێنیت بینەر تێبگەێنیت کە تۆ چیرۆکەکە چییە بینەر تێبگەێنیت کە پەیامی کارەکەی تۆ چییە قرس نەبوو بۆ ئێوەی کە لە کورتە فیلمێکە لە 9 دقەیە ئێوە پەیامەکەتان بگەێنن بێگومان لە مۆنتاژە نزیکەی 20 خولەکێک دەرەچوو بەڵام من جوانترین دیمەنەکانم هێنا جوانترینیانم هەڵبژارە عینانە دەکەوتمە مناقەشەوە هەنێک دیمەنی تر لابم بۆی کە لە کورتترین کات یعنی کورتە فیلم خۆی پەیامەکەیەوەی لە کورتترین کاتە پەیامێکی جوان بگەێنی نەکەوەی کە کاتێکی درێژی هەبێ و بینەریش ینی ئیزعاجکەی بەو دیمەنانەی کە ڕیکۆردە کردو ینی ژینۆخان ئەزانێت کە لە تەسویرە چەند مانوو بووین بە هەنێک دیمەنەوە و من ینی لە مۆنتاژە زۆر زۆر بە دڵکراوەی لامە برد ینی ئەو کەسێک کە مۆنتاژی بۆ کردم شۆک بووی و چۆن ئەو دیمەنانە ینی خۆشی ناوێ ئاوالایەنە بێ ئەموت
ئەنجامی کارەکەم خۆشترەوەی وەک لەوەی کە دیمەنەکە بکەومە داوی خۆشەویستی دیمەنەکە و بڵێم بالای نەبم لەبەرەوەی کە جوانم من بیرم لە پەیامەکە کردوتەوە بۆیە منە کورتە فیلمەکەش ئەو کورتکردنەوەی خزمەتی بە کارەکە گەیاند بەڵێ زۆر باش ئەم پرسیارە بۆ تۆشەر گونجاوە چۆن لە کەمترین کاتە لە 9 دقەیە توانیت بینەر تێبگەێنیت کە چیرۆکی ئەم کەسایەتیە بەم جۆرەیە پەیامی ئەم کەسایەتی ئەمەیە ئەرکی سینەما خۆیەوەیە سینەماڵێ ئەگەر تۆ شتێ بەوێ نەتوانی بیگەێنی نووسین و قسەی تێمەخە ئێمە لە ڕێگەی وێنەوە زۆربەی کەمترین دیالۆگی فیلمەکە ئێمە لە ڕێگەی نۆ خولەکەەوە ئێمە خۆی وەکو ڕازارخانەڵێ نزیکی 20 خولەکە بوو کورتی کردەوە لە ڕێگایەوە تۆ لە ڕێگەی نواندنی منەوە یان هەستیارەوە یان ڕۆزەخانەوە بیگەێنە بە بینەر ئامانجی ئەنجامیان ئەم هەدەفی چیە لەم فیلمەی کە ئەیگەێنێت بۆیە تۆ توانی لە نەک 9 دقە ئەتوانی لە ڕێگای دوو خولەکیشەوە تۆ ئەگەر پەیامێکە هەبێ کورت و پوخت بیگەێنی زۆر باشە لای تۆ مێنمەوە جارێ دواترسمە لای ڕازیار بەڕسان ئێستاە لەم هەنگاوەیە لەم قۆناغەیە چۆن باس لە سینەمای کوردیەکەن سینەمای کوردی لە ئێستا بەرەو پێشچوونێکی زۆر باشی بەخۆیەوە بینەوە لەبەرەوەی ساڵانە فیستیڤاڵەکرێ ئێمەی گەنج یان خوێندکارانی زانکۆ یان هەر کوردێک لە هەر چوار پارچەکەی کوردستانی ماڵێن کوردستانیەکە ئێستا من زۆر دڵخۆشم کە دوێنێ دانیش بسەیری فیلمەکانمە کرد باکووری تیابوو ڕۆژەڵاتی تیابوو ڕۆژ ئاوای تیابوو باشووری تیابوو ینی هەستمە کرد من لەم دیوم و لەو دیومەوە هەست ناکەم بەستە باشوورام هەستمە کرد لە کوردستانی گەورەیان ئەمە ڕێگەیەکە کرێتەوە بۆ هەموو کوردان بۆ هەموو فیلم سازان کە من بچم لە ڕۆژ ئاوا فیلمەکەم نمایشکەم بچم لە ڕۆژەڵات فیلمەکەم نمایشکەم بچم لە باکوور فیلمەکەم نمایشکەم ئەمە ڕێگەیەکی زۆر باشە و دەستخۆشی زۆریشم ینی بۆ شاری سلێمانیە کە ساڵان ئەم فستیڤاڵانە بەردەوامە و پشتگوێی ناخەن باش دەست خۆش بێت ڕازیار بۆ تۆ بە هەمان شێوە چۆن باز لە فیستیڤاڵاکەیت چۆن باز لە گرنگی ئەم فیستیڤاڵا و نمونەی ئەم فیستیڤاڵانەکەیت بۆ پێشخستنی زیاتری سینەمای کوردی بێگومان ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆی کە یەکێکی وەکو ئێمە یان چەندان کەسی کە حەزی لە سینەمایە و حەزێکی زۆری بۆ سینەما هەیە بتوانێت کە توانەوە تاقی خۆی دەربخات پێ خۆشحاڵم کە فیستیڤاڵی واجوان لە سلێمانیا هەیە و ئێمە ئەتوانین بەشداری بکەین دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ ئێوە بە هیوای سەرکەوتن بۆ فیلمەکەتان و بۆ هیوای بردننی خەڵات فیلمەکەتان نمایش ئەکرێت زیاتر لە کاتان ناگرم و ئێوەش حەزەکەن لەگەڵ بینەرەکانە بینەری فیلمەکەتان بن ئایزانی ئێمە لەگەڵتان بەردەوامین ئەچین لای هاوکارم سۆنیا بە شوەیەکی ڕاستەوخۆ کە فیلمی پەنابەر یان کورتە فیلمی پەنابەر کە بەرهەمی دەستگای میدیای کورتساتە لەم فیستیڤاڵەیە بەشدارە بێت و ئەویش بەشدارە سۆنیا باسمان لەم کورتە فیلمە بۆ کات و لە هەمان کاتدا میوانیشی هەیە سۆنیا سڵاوت لێبێت یەنە لای بەڵێ ڕەوەند سڵاوتان لێبێ ئێستا ئێمە لە دەرەوەی قاعەکەین لە سیتی سینەما لێرە میوانێکی زۆری لێک خوان ئامادە کردووە بچنە ژوورەوانێ و فیلمەکانی دیکە ببینن وەکو دەزانین ئەمڕۆ چوار کورتە فیلمی دیکۆمەنتاری نمایش کرا و یەکێک لەو فیلمانەی کە نمایش کرا کورتە فیلمێک بوو کە دیکۆمەنتاری بوو بێگومان ئەو کورتە فیلمە دیکۆمەنتاریە لە بەرهەمهێنانی دەستگای میدیایی کورتسات بوو بەناوی پەنابەر کە لە وڵاتی ئیتالیا لە کەناراوەکانی ئیتالیا ئەو فیلمە وێنە گیرا بوو باسی لە چیرۆکێکی ڕاستەقینەیە کرد کە دەرهێنانەکەی لەلایەن بەڕێز دەرهێنەر ڕەکەب حەمە تۆفیقەوە بوو بینەران تەماشای فیلمەکەیان کرد و بە گرنگیەوە باسی ئەو فیلمە دیکۆمەنتەری دەستگای میدیایی کورتساتیان کرد کە بێگومان چیرۆکی ژیانی واقعی هەر تاکێک لە ئێمە هەر تاکێک لە کۆمەڵگەی کوردی بۆ خۆی چیرۆکی فیلمێکە سیناریۆی فیلمێکە دەکرێت بکرێتە سیناریۆیەکی فیلم هەر بۆیە ئەو فیلمەش ئەمڕۆ لە فستیڤاڵ یەکەم خولی فستیڤاڵی کورتە فیلمی کوردی نمایش کرا من ئێستا میوانێکم لەگەڵایە کە ئەویش بەڕێز کاکدانا کەریمە کە یەکێکە لە ئەندامانی لیژنەی دادوەران لە نێو فستیڤاڵەکە کاکدانا سڵاو لێبە سڵاو تۆ باشی ڕێزم بۆ جەناب و بۆ کورسات بۆ هەموو لایەکتان و ئەمڕۆ ژۆ فیلمەتان نمایش کرا پیرەسبایتان لێکم دەست زۆر سپاس بۆ بەڕێستان فیلمەکە و دیوە بەڵێ چۆن زۆر دەستان خۆش بێ ئەو فیلمە جیاوازەکەی لەوەیە کە لە ڕووی پرۆدەکشنیشەوە چوونە دەرەوە بۆ دیاسپۆرا و ئەوە و گەنجێک بێنە و ئەو معاناتەی کە لە ئەیجێڕێتەوە بۆ واقعی بینیوانە ئەو فیلمە هەم پێ دەڵێ کە ڕێگاکە خراپە هەم واش لە بینەرەکە گەنجێک ئەگەر
سەرکێشەیەک لە مێشکاوێ بۆ چوونە دەرەوە تۆزە پەشیمانیە کاتەوە باش. گەنجانمان ئەو فیلمەی کورسات واکە گەنجانمان لە نێو خودی دڵی نیشتیماندا بمێنەوە. بە دڵنیایی ئەو کاتە قەیری نیشتیمان زیاترە گیرێ لە دوای فیلم. وەکو دەزانین سونۆ کورتە فیلم لە کۆی چەندین فیلمی دیکە هەڵبژێراون تاوکو لە سێ ڕۆژی فێستیڤالەکان نمایش کرێ. وەکو یەکێک لە ئەندامانی لیژنەی دادوەرانی ئەم فێستیڤالە تا چەند بۆیەوە ئەستەم بوو بتوان لە نێو ئەو فیلمانی کە بۆتان هاتبوو چەند فیلمێک بهێڵنەوە ئەو پێوەرانە چی بوو کە فیلمەکانتان تیادا هەڵبژارد؟ جەناب دەزانی لە فیستیڤال دوایەوەی کە فیلمەکان لەلایەن سینەماکارانەوە یا کۆمپانیەکانەوە سەبمیتە کرێ لیژنەیەگەیە پێوترێ پری سەلێکشنەوەی کە پێش هەڵبژاردننی فیلمەکانەکەن ئەوان کۆمەڵێک هونەرمەندی تر بوون کە ئەوەرکیان کێشا ئەوەی کە من ئاگادارم لەسەر و 150 فیلمەوە هاتوو بۆ فیستیڤالەکە بەڵام لە دوایەوەی ئەوان پۆلێنیان کردو فیلمەکانیان بۆ ئێمە 25 کوردە فیلم و لەگەڵ 4 دۆکومنت هاتە لای ئێمە فیلمەکان ئەوەی دڵخۆش بوو کۆلێکشنێ بوو لە 4 پارچەی کوردستان و شتێکی تر کە بەلای منەوە زۆر گرنگ بوو دەرێنەری ئافرەتی تیا بوو بڵێن دەرێنەری کچی تیا بوو و گەنجی تیا بوو مامناوەندی تیا بوو و چیرۆکەکان چیرۆکێکی هەمەڕەنگ بوون لە باکوور بۆ باشووری خۆمان ڕۆژهەڵات و فیلمێکی ڕۆژ ئاواشی تایە بەڕاستی لە دوای ئەو هەموو معانات و ئەو هەموو دەردەسەریە توانیانە و فیلمێکی زۆر جوانیشە من خۆم بۆ خۆم تەسەورەکەم سینەمایەکی باش لێەوە دروست بێ هیوادارم ئەو فیلمەکان سەرجەمیان لە کۆمپیتیشنایە بڵێن لە پێشبڕکێە و فیستیڤالەکە 11 خەڵاتی هەیە 11 خەڵاتەکە فرسەتی زۆرە بۆ ئەو فیلمانە بتوانن هەرێکەوە لە کاتیگۆریەکە بتوانێت خەڵاتەکەی بەرێ و خەڵاتەکەش بەڕاستی حساب نییە ئەمڕۆ بینەرەکەی بینێ بە بڕای منەوە ئەو زۆر گرنگە خۆی خەڵاتێکە کە گەنجێک توانیوێتی فیلمەکەی نمایشکە ئەمڕۆ زیاد لە 500 بۆ 600 بینەرەی بینێ خۆی بۆ خۆی زۆر گرنگە خەونێکی کردووە لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان هەر بەتەمانە بوو بێ ئێستا هاتۆتە ناو فیستیڤالەوە و جەنابیش دەزانی تەقسی کەشی فیستیڤال ئەوەیە کە تۆ یەکتریە بینی خەڵک ئەو ناسێ تاقەی تازە دروست بووە و ئەگەر هەرچ کەم و کوڕێکیش هەبێ تەڵان خۆ دەزانی لە دوای جەنگێکی ماڵوێران کرد کە بەسەر ناوچەکەیە هاتووە ئەم هەناسەیە بۆ لە ناو پایتەختی ڕۆشنبیری شتێکی مهمەوە من دەستخۆشی لێژ زۆر سپاس خۆشحاڵ بووین کە لەگەڵمانە بووی و بینەران و هەمومان چاوەڕێ بزانین سبەینێ خەڵاتەکان کێیبات زمانێ زۆر سپاس بەڵێ ئەمەم وتەی بەڕێز داناکەریم وکەیکێکە لە ئەندامانی لیژنەی دادوەری فێستیڤاڵی کورتە فیلمی کوردی لە شاری سلێمانی کە بێگومان بە سپۆنسەری دەستگای میدیای کوردستاتە بەمڕۆوە 2 ڕۆژە فێستیڤالەکە بەردەوام و سبەینێش فێستیڤالەکە بەردەوامە بێت و چەند فیلمێک نمایشەکرێت ئەو فیلمانەی بێگومان کەماوە نمایش نەکراون لەگەڵەوەشدا 11 خەڵات دەدرێت بۆ فیلم و لایەنانەی کە توانیمیانە بە کۆی دەنگی لیژنەی دادوەران بەدەست بهێنن بەڵێ من لە ئێستا ئەگەڕێمەوە بۆ لای تۆ ڕەوەند. ئایزانی ئێمە دووبارە سڵاتان لەبێت و گەڕێنەوە لاتان دەستخۆش هاوکارم سۆنیا. فیستیڤالەکە بەردەوامی هەیە ئەمڕۆ دووەم ڕۆژی فیستیڤالەکەیە فیستیڤاڵی کورتە فیلمی کوردی لەلایەن بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی و بەشی هونەری سینەما و با سپۆنسەری دەستگای میدیایی کوردسات بەڕێوە دەچێت و ئەمڕۆ دووەم ڕۆژی فیستیڤالەکەیە و لە ئێستاشدا لەم بەشەی بەرنامەکەیە ئەکتەر و زەرهێنەرێکی ترم لەگەڵایە کە ئەوانیش فیلمەکەیان بەشداری کردووە لەم فیستیڤالەیە. سڵاوتان لێبێت هەریەک لە بەڕێزان کەریمۆ غەفور دەرهێنەر و مامۆستای زانکۆ زۆر بەخێر بیت و ڕۆزا محەممەد وەکو ئەکتەر لە 3 فیلمدا بەشداری کردووە کە لەم فیستیڤالەیە بەشدارە بێت. سڵاوتان لێبێ و زۆر بەخێر بێت. سڵاو لەتەر زۆر سپاس. مامۆستای بەڕێز دەست پێ بکەم چۆن باس لە فیلمەکەی خۆتانەکەیت چۆن باس لە بەشداریکردنتانەکەیت لەم فیستیڤالەیە؟ زۆر سپاس لە ڕاستیدا لەژێر گرمەی هەور و باران خۆشە باسی سینەما بکەین. لە ڕاستیدا فیستیڤال شوێنێکی گونجاو و شیاوە بۆی کە تۆ بتوانی نمایشی فیلمی خۆتی تیا بکەیت فیلمەکان بینەران ببینن بە تایبەتی بۆ کورتە فیلم شانسی زیاتر لە فیستیڤالە بەشێکی لە سۆشیال میدیادا. ئەم فیستیڤالە کە فیستیڤالی فیلمی کوردیە ئێمە زۆر پێمان خۆش بوو کە بەشداری بکەین هەڵبەتە ئەبێ بەشداری بکەین وەکو فیلم سازان ئەبێ سەپۆرتی پرۆژەیەکی لەو جۆرە دایمەن بکرێت بۆی کە گەشەیەک بە سینەما بدا چکە فیستیڤال هەنگاوێکە یان
دیسان سپۆرتی ئەو ڕەوتە دەکات کە بە ناوی سینەمای کوردی لە ئارادەیە ئێمەش بە فیلمەکەی خۆمان بەشداریمان کرد و فیلمەکە لەوەی جێ خۆشحاڵی بوو ینی بۆ مای ڕەزامەندی تا ئاستێک بەڵام هیچ کارێکیش کۆتایی نیە هەمیشە تۆ لە بەردەم نوێبوونەوەدای لە بەردەم ئەوەدای کە شتێکی تازەتر پێشکەشی بینەرەکان بکەیت ئەوەی کە زۆر گرنگە بەیەک دێڕباسیەوەکەم وە کە تۆ خاوەنی تایبەتمەندی بیت خاوەنی شوناس بیت وەکو چۆن هەموو مرۆڤێک شوناسێکی هەیە ڕەنگێکی هەیە ناوێکی هەیە بەڕاستی بۆ دەرهێنەریش گرنگە فیلمەکەی خاوەنی شوناس و تایبەتمەندێکی خۆی بێت دەستی خۆش بێت ڕۆزەخان سڵاوت دەبێت پیرۆزبایەوە دەکەین کە لە سێ فیلمدا لەم فیستیڤاڵەیە بەشداریت باسێکی فیلمی سپی وەکسوورم بۆ بکەیت لە دەرهێنەری مامۆستا کەریمۆک و فیلمەکانی تریش کە بەشدار بوویتایە. سڵاو کاکراون پێشەوەی کە وەڵامی پرسیارەکە بەمەوە ئەمەوێت بە تایبەت سوپاسی کورسات بکەم بەڕاستی وای لێ هاتووە هەر فیستیڤاڵێک هەر کارێکی کە تایبەت بێ بە کولتوری کوردی تایبەت بێ بە هونەر بە بەوەی کە کوردستانمان بەرەو پێشتر بەرەیە کورسا دەبێ ناوی یەکەم بێت دەستخۆشیم بۆ تەواوی ستافەکە کە لە کورسات کارەکەن و جێی شانازین بەڕاستی هیوادارم میدیاکانی کەش هاوشەوی کورسات کار بکەن کە بە خۆشحاڵی و میدیای باششمانەیە سپاس بۆ تۆش. مامۆستا کەریمۆک ڕاستی پێشنیاری بۆ کردم زۆر قەلق بووم لەبەری یەکەمین کورتە فیلم بوو کە پێشنیار کرا کە تایە بەشدار بووم و چەند جارێک گفتوگۆمان کرد هەر قەلق بووم ینی هەم ئەو لە نواندنی من تا ڕادەیەک شکی هەبوو هەم منیش نەمەزانی کە چۆن کار بکەم بەڵام بە خۆشحاڵی و لەبەری مامۆستا کەریمۆک چەند کارێکی پێشین دی بوو ینی هیچ کارێکی نقطەیەکی زوعفی تیا نەبوو کە لە لای من کێشە بێ بڵم ئەو شتە وایە نابێ من لە فیلمێکی ئاوە بەشدار بم بۆیە کە قەرارمانە بە ماوەیەکی زۆر ناخۆش تێپەڕین کاتی تەسویرکردنەکەی لە بەرەوەی سەروبەندی هەڵبژاردن بوو کاتە ینی تۆزێک وەکو ئەکتەر دەرونیان شڵەژا بووین کاتەکانمان زۆر ناڕێک بوو ناگونجاو بوو هەتا لە کاتێک شاک 12 شەو بوو ئێمە ڕیکۆردمانە کرد لەبەر دەنگی بانگە شەو هۆڕن لیان و ئەم بابەتانە نەمان ئەتوانی کە ینی ساوندی باش دەنگی باش وەربگرین بەڵام بەبێ شک بەبێ دوودڵی لە دوایەوەی کە قەرارم ما لەگەڵ مامۆستا کەریمۆکەم فیلمە دروست بکەین دروستمان کرد و سیناریۆی فیلمەکە بەتەواوەتی ینی زۆر لەگەڵی ژیام و ئەمە یەکشت بڵێم لە دیمەنێکی ناو فیلمەکەیە ئەبوو بگریم کەسێکمان لەگەڵا بوو لازیۆ کە یاریدەدەری مامۆسا بوو بردمە پشتەوتم بە زۆر ئەبێ زلم لێبێ ئەونا دڵم نایە لێ دەمە ونا ئەبێ زلم لێبێ گریانم بۆ نەمابوو ینی ئەمەنە گریا بووم ئیحساسم نەمابوو جا لە ژیانمە زلم نەخواردو وتم ئەگەر زلم لێ بە ئیحساسم بۆیێتەوە زلێکی لێیان لە دوای ئەمەنە گریام ینی مامۆستا کەریمۆ گوتی کات هەر ئەگریام ستاف هاتوو ناوت چی وە لە زلەکە گریاوی ئەموو ناتاو چوومەتە ئیحساسەوە ینی لەبەرەوەی سیناریۆی فیلمەکە بەتەواوەتی لەگەڵ زۆرینەی ئافرەتان ئەژیەوە بە تایبەت لە ناو شەرقا ینی لەم جۆرە لە خۆشەویستی لە ئەوەی کە ناگەی بە کەسێک یان شکت هەیە لە خۆشەویستی ڕەگەزی بەرامبەر بە تایبەت کە خانمان هەمیشا بێت هاوڕی بەرامبەرەکەیان بن لەگەڵ سیناریۆکە زۆر ژیام و لەگەڵ ستافەکە زۆر مرتاح بووم و گرنگترین شت ئەوە بوو کە مامۆستا کەریمۆک و ستافەکەش زۆر ئەکتەریان لەبەر چاو بوو ینی ئیحساسی ئەکتەر تعاملکردنمان لەگەڵمانە کە چۆن بێت چۆن نەبێ ئەوانە زۆر ینی مرتاح بووین پێ ئەمە فیلمەکەی مامۆستا کەریمۆک بە دوو فیلمەکەی تر کە بەشداری لە فیلمێکە بەشدار بووم فیلمێکی کاگەندام بوو فولنەیم یان ناوی تەواو ئەویش چیرۆکێکی ڕاستەقینە بوو کە وەرگیرا بوو ئەویش زۆر بە پەلە پێیانوتم یعنی مامۆستا دارستان بەرزان مامۆسای خۆم بوو تەلەفۆنێکی کە ڕۆژی پێنجشەمە بوتی سبەینە فیلمێکمان هەیە تەسویرەکەین پێویستمان بە ئەکتەرە تەمرینم بە زۆرینەی ئەکتەرەکان کردو بەڵام تۆ تەمرینە ناوێت سبەینە وەرە بۆ سەر سێر وتم چیرۆک چیە و چۆنە یەکسەر بۆی ناردم شەوەکەی بەبێوی بخەوم یعنی خوێنمەوە بۆ سبەینە کە چوومە سەر سێت تەسویرمان کردو و شتێک مەزبوط بوو تەواو بوو ئەندام وتی بەڕاستی بەدڵمانی مخریجی فیلمەکە و ئەوەی کە جێگەی سەرنج بوو لەو فیلمەیە چیرۆکێکی ڕاستەقینە بوو زۆر بەلامەوە خۆش بوو و کاری سێم کە زۆر جیاوازە من لەگەڵ دوو کەس کە ئەزمونێکی زۆر باشیان هەیە مامۆستا کەریمۆک مامۆسای خۆمۆجی شانازیمە کاگەندام هاوڕێ و هاوپیشەیەکترین و بە هەمان شێو ئەزمونێکی باشیە بەڵام لەگەڵ خانمێک کە کارم کرد خاتوڕازیار ئەو یەکەم ئەزمونی بوو وەکو نووسینی سیناریۆ بەڵێ وەکو نووسینی سیناریۆ یەکەم ئەزمونی بوو وەکو دەرهێنانیش یەکەم ئەزمونی بوو لەگەڵەوەی کە ئێمە هاوڕێی زۆر نزیک یەکترین شەوێکیان دانیشتی ڕۆزە بۆ ئەم ساڵ بۆ ئوتروحەکەم حەزەکەم من دەرهێنان بم یعنی کارێ بکەم دەرهێنانی بۆ بکەم وتم باشە بۆ نا بەڵام تۆ چیرۆکی زۆر باشە لای ئەنگ تۆزە قسەمان کرد ئەو پێشووتر لێ داخلی بوو هەنێک چیرۆکی باس کردم باشە بۆ ناکەی بە فیلمێکیان بینوسیتەوە و لەوە سیناریۆکی نووسی دوای مانگێک تەلەفۆنی کردی ڕۆزە وەڵا سیناریۆکەم تاوا کردو بۆم نردی بیخوێنەرەوە لەبری تۆ کارکتەری سەرەکیت هەیە کە خوێن زۆر ئازایانە کارتانتیا کردووە مانگێکی پێچوو هەموو ئەوەی کە نووسیەوە بەڵام لەسەر ڕازیارێک شت بڵێم یەک نەوەچوو بۆ ناو کارەکەەوە
ڕازیارم نەئەناسی یعنی من نزیکی 9 ساڵ بۆ 10 ساڵە برادرین بەڵام نەم ئەناسیەوە شڵە ژاوێکی ئەم زۆری ڕازیاری ئەم هەبوو کاتە کاتی کەسێکی تر بوو. یەکێکی کە لەسەر سێت دووسێ شەڕیشمان کرد ئەموو بۆچی وای بۆ شڵە ژاوی لەبەری زۆر جددی بوو و هیچ غەڵەتێ هیچ نقطەیەکی کەی قبول ناکرد ئەوەی کە ئەمێ باسیکەم دوو کار لەگەڵ دوو کەسی زۆر بە ئەزمون ستافێکی پرۆفیشنال ستافێکە پێشتر کاری کردو ستافێکیش کە کاری سێمم هەمویان تازە بوون هەمویان خوێندکار بوون و خوێندکاری مامۆساژ بوون. دەستان خۆش بە مامۆساژیان ئەگەڕێمەوە لاتان ئازانی ئێمە لەگەڵتان بەردەوامین بۆ گواستنەوەی دووەم ڕۆژی فیستیڤالەکە و چالاکیەکانی دووەم ڕۆژی فیستیڤالەکە بەڵام لە ئێستاە شوێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە لاتان. ئەزانی ئێمە دووبارە سڵاوتان نەبێت و لەگەڵتان بەردەوامین. مامۆستا کەریمۆ دوێنێ بینەری فیلمەکان بوون بەشێک لە فیلمەکان دوێنێ نمایشکران بۆ ئەم ڕۆژ بەشێکی دیکە لە فیلمەکان ئەمڕۆ 11 کورتە فیلم نمایشەکرێت تا چەند ئەوەی کە بینەری بوون دوێنێ ئەمڕۆ بەبوونی ئێمەوە نەچون تا کورتە فیلمەکان و بینەری نەبوون بەڵام ئەوەی کە بینەری بوون تا چەند فیلمەکان چیرۆکەکانیان کوردیە و تا چەند گرنگە بەڕاستی ئەو فیلمە کوردیانی کە لە هەر فیستیڤالێکە تایبەت بە سینەما و تایبەت بە فیلم کاری تیاکرێت چیرۆکەکان کوردی بن چیرۆکەکان ڕنگدانەوەی چیرۆکی خێزانەکان و ناو کۆمەڵگەی کوردی بن. بەڵێ لەبەرەوەی فیلمەکان لە ناوچە جیاجیای کوردستانەوە هاتن خۆشمان نەزانی کە کوردستان دابەش و پارچە پارچەکراوە ئەم دابەش و پارچە پارچەکردنی کوردستان بەسەر دەوڵەتان و وڵاتانی دراوسێ لەسەر فیلمیشە ڕەنگەداتەوە بۆ نمونە فیلمی ڕۆژهەڵات جۆرە تایبەتمەندیی هەیە و فیلمی باکوور جۆرە تایبەتمەندی هەیە فیلمی باشووریش تایبەتمەندی خۆی هەیە بەڵام بەگشتی لە زۆربەی فیلمەکان هەست بە با بڵێن شوناسێکی کوردی ئەکرێ ینی دەدا لە فیلم کەواتە ئەگەر زمانەکەش کوردی نەبێت هەستەکەی ئەمە فیلمێکی کوردیە بەتەشید هەندێک جارانیش بەداخەوە هەندێک جارانیش کە فیلم ئەبینیت کە هیچ جۆرە تایبەتمەندی شتدا نییە زۆرتر کەوتێتە ژێر تەسیراتی فیلمی ڕۆژاوە و ئەوروپیەوە ئەمەش لە ناو کووردا هەیە و ئێمە زۆر گرنگە یعنی کە بتوانین فیلمێکی کوردی نیشان بدەین فیلمی کوردی بەچی نیشانەدرێت بە چیرۆکی کوردی بە جێڕانەوەی کوردی و بە تێگەیشتن لەو کۆمەلگای خۆت بەڕاستی چکە چیرۆکی هەموو کۆمەلگاتان جیاوازە لە یەکتر و بینەر هەمیشە لە تەواوی دنیا حەزەکە بەر چیرۆکێکی تازە بکەوێت ناوێت تۆ باسی لە چیرۆکی ئەو یا خۆی تیا ببینێتەوە. بەڵێ ئێستا ئێمە مەسەلەن زۆر جاران هەندێک بابەتی ئەم کۆمەلگای خۆمانە لەناو هەندێک فیلمی دەور و پشت و دنیادا ئابینی سیرەکەم ڕەخنەمان لەسەریەیە ئەڵێنەوە کەی ژیانی ئێمە ئەوەی کەی جلوبەرجی ئێمە ئەوە کەی هەڵسکەوت و داونەریتی ئێمە بۆیە باشترین شت ئەوەیە هونەرمەند خۆی ژیانی کۆمەلگاکەی خۆی دەبژێڕێتەوە بەنا نەباتە بەرژیانیش وە سەرکەوتوش نابێت لەوەیە یعنی من ئەگە باس تاکێکی ئەوروپی یان ئەمریکی بکەم بە دڵنیاییەوە من سەرکەوتو نابم لە جێرانەوەی ئازار و ژیانی ئەم کۆمەلگایە چکە لە دنیای منەوە دوورە. دەستان خۆش بێت مامۆستا کەریمۆ سپاس بۆ تۆ سپاس و بەشداریکردنتان ڕۆزەخان دەستان خۆش بێت لە 3 کورتە فیلمە بەشداری کردووە لە فیستیڤالێکی گەورەیە بە هیوای بردننی خەڵات بە هیوای کاری باشتر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆیەوە سپاس و بەشداریکردنتان دەستان خۆش بێت. ئازانی ئەمە ئەمەی کە بینیتان ئەمە دوو بەشدار بووی دیکە کورتە فیلمەکان بوون کە بۆ ئەمڕۆ 11 کورتە فیلم نمایشەکرێن ئەمڕۆ دووەم ڕۆژی فیستیڤالەکەیە و لە هەمان کاتدا کە ئەمڕۆ دووەم ڕۆژی فیستیڤالەکەیە لە نێو چالاکیەکاندا 4 بەڵگە فیلم نمایشەکرێت ئەم فیستیڤاڵە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورساتە کە دوێنێ یەکەم ڕۆژی فیستیڤالەکە بوو ئەمڕۆ دووەم ڕۆژە کە 11 کورتە فیلم نمایشەکرێت و ژمارەی کورتە فیلم ئەمێنێتەوە بۆ سبەینێ بێگومان لە کۆتایی نمایشکردنی فیلمەکاندا خەڵاتەکان ڕائگەیەنرێن بۆ ئەو فیلمانەی کە سەرکەوتوو بوون چوەکو دەرهێنەر چوەکو ئاکتەر و چوەکو لایەنەکانی دیکە ئەم فیستیڤاڵە کە ئەنجام مەدرێت و دەستی پێکردووە فیستیڤالەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر بەشی هونەری سینەماوە ئەنجامەیرێت بێگومان ئەمەی کە باس کرا گرنگە فیلمەکان کوردی بن گرنگە چیرۆکەکان کوردی بن تاکو بینەری کورد کە بینەری یەکێک لەم فیلمانە بێت بینەرێکی ئاسایی ئەگەر سینەماکار نەبێت یا هونەرمەند نەبێت خۆی تیا ببینێتەوە و لە چیرۆکەکان و لە فیلمەکان بەباشی تێبگات یەکێکی تر لە میوانەکانم مامۆستا فەرشید گەوێڵیە ئەکتەری گەورە کە لەم بەشەی بەرنامەکەیە بەشدارە بێت لەگەڵمان بە خۆشحاڵیەوە مامۆستا سڵاوت دەبێت و زۆر بەخێر بیت بەڕێستان چۆن باز لە فیستیڤالەکەکەن و جگە لەوەش کورتە فیلمێک کە بەڕێستان ڕۆڵی تیابینن ڕۆڵی سەرەکی لە کورتە فیلمەکەی بینن بەشدارە لەم فیستیڤالەیە.
بەڵێ سڵاو لە ئێوەی بەڕێز و هەروە بینەرانی زۆر زۆر خۆشەویستی کەناڵی کورتسات. ئەمن بە کورتەفیلمی زام ئەو فستیواڵە بەشدارم. ئەلبەت تا کاتێککە هاتمە ئێرە نەمەزانی فیلمەکە لە فستیواڵە داوەت کرابووم وەکو میوانێک لە فستیواڵەکە بم کە هاتم دیم زامیش لێرەیە و بەشحاڵم کە لە خزمەتانم بۆ پرسیارەکانتان لەفەر بوونی ئەم فستیڤالان تا چۆن گرنگە بۆ پەرە پێشبردننی سینەمای کوردی و بینەری ناوخۆ جگە لە بینەری ناوخۆ بینەری ناوخۆ تێپەڕێن و فیلمە کوردیەکانمان ببرێنە دەرەوە بە جیهان بناسێنن. وڵاهی بەگشتی فستیواڵی کورتەفیلم لەبەرەوەی بەنسبەتی فستیواڵەکانی ترکە فیلمی درێژ نمایشەکەن ڕاحەترە توانێت بەرهەم بێت و نمایش بکرێت کارەکان زۆر گرینگە وەکو ژێرخان وەکو بنەڕات بۆ ئەوەی کە ئێمە لە هەر حاڵ سینەمامان هەبێت لەبەرەوە سینەما گرنگی بە پاڵپشتی مادی هەیە و لە ئەبعادێکی گەورە ئەبێ پاڵپشتی بکرێت. ڕەنگە بۆ فیلمە درێژەکان ئەوە لاواز بێت بەڵام ئەکرێ بە کورتەفیلم فستیواڵەکانمان بەردەوام بێت کورتەفیلمەکان بەردەوام بێ هەم خۆمان بیبینین هەم خەڵکەکە لەگەڵی ڕادێن ئەوەی کە من بینیم پێشوازیکیشی زۆر باشە بەنسبەتیەوە کە سینەمای کوردی سینەمای گێڕانەوەی چیرۆک نییە سینەمای مانایە و سینەمای مەفهومە بینیم کە خەڵکیکی زۆر هاتوون و خەریکن ئەیبینن و لە بوارێکی تریشەوە ئەڕوات بۆ فستیواڵەکان و بە پێی خۆی ئەتوانێ ئێمە و وەکو بڵین کولتورمان کۆمەڵگامان بە دەرەوەی کوردستان بناسێنێت و ئەوە دەرفەتێکی باشە. لە ئێستاە چی گرنگە مامۆستا فەرشید بۆ سینەمای کوردی؟ سینەمای کوردی پێویستی بە چییە؟ تاکو هەنگاوەکان زیاتر بنێت تاکو لە فستیڤالە جیهانیەکانیشە زۆر بەهێزتر ڕکابەری بکات. وڵا بەر لە هەشتێ من گەرەکمە وەکو بڵین تعریفێ لە خودی سینەمای کوردی بکەین یعنی خۆمان بیناسین بە دروستی لەسەری کار بکەین جاب بینە دەرەوەی وڵات. بەڕای من سینەمای کوردی بەس ئەوە نییە کە دەرهێنەرێکی کورد بێت فیلمێک دروستکە چۆن دەرهێنەرەکە کووردە بڵین سینەمای کوردیمان کار کردووە. لەبەرەوە من بۆ خۆم لە فستیواڵەشە بینیم خۆ بڕێ لە کارەکان لەسەر مەسەڵەن وەکو بڵین مەسئلەیەکی کۆمەڵناسی کار کراوە کە ئەوە توانێ جگە لە کوردستان لە هەر وڵاتێکی تریش بێ وەکو بڵین پەیوەندی نێوان ژن و شوێک و خانەوادەیەک و کێشەکانیان کە هەیە و ئەمانە بەڵام ئەوەی کە پێویستە بوو ئێمە ئەوە کە لەسەر کۆمەڵگای خۆمان کار بکەین ئەو کێشانەیە کە کۆمەڵگای ئێمە وەکوکانمان ڕاستەقینەوە ئافرین ڕاستەقینە بێت و ئەوەی کە هەستی پێکەین هەمانە ئەوەی کە وتم بە گشتی کار لەسەری ئەکرێت وەکو شتێکی جیهانی لە فرێک لە فیلمەکانە ئەیبینین وەکو مەسەڵەن بڵین فیلمێکم من بینی لەسەر گۆڕستانی سەیوان کارکراوە ئەوە هی ئێمەیە گۆڕستانی سێوان بەس هی ئێمەیە کێشەکە گرفتەکە ئەوەی کە ڕووی داوە هەم لەسەری کارەکەین لە دەرەوە ئێناسن ئەو کێشەکە هەمانە هەم بۆ خۆشمان تێبینی کە چی بکەین بەوەی کە تا ئێستا کردومانە بۆ پێکهێنانی ئەو گۆڕستانە ئایا باشە یا بەری پێبگرین یا چی بکەین کە بە تایبەت من مەبەستمەوەسە کە ئەبێ قسەی خۆمان بکەین قسەی خۆمان بکەین کە لە دەرەویش ئێمە باشتر بناسن و بەگشتی شەتوانم بڵێم دەرفەتێکی باشە بۆ ئەوە کە وتم وەک بنەڕەت پێک بێت کە ئێمە بتوانین کارهای گەورەتر بکەین و کارهای باشتر بکەین. باشە بەس بۆ زۆربەی چیرۆکی فیلمەکانی ئێمە گەڕانەوەی ئازارە گەڕانەوەی خەمە فیلمێکی تەماوی فیلمێکی کەشێکی ساردە ژیانی خێزانەکانی ئێمە هەمووی وایە یان بۆچی فیلمەکانمان هەمووی بۆ جۆرێ هەمووی بۆ ئاراستەیە بەڵام گەڕانەوەی هیچ جۆرە چیرۆکێکی تریتیانە جگە لە خەم وڵا ئەم پێویستیە بۆ لەبەر ئەوە ئەگەر وەک پێویستی ناوی لێ ببین یانێ من مەبەست جارێ پرسیارەکەی من بەرامبەر بێەوەسە ئایا ئێوەش بە پێویستی ئەزان یا ئەمەی کە کەسانی ترێژن پێویستە ئێوە وەک پێویستی ناوی لێون یانێ ئایا ئەوە بەڕاستی پێویستیە کە ئەو کارە بکەین یا بۆ خۆیان فیلمکارەکان ئەڵێن پێویستە ئەو کارە بکەین کامی منش مەبەستەکەم ئەوەیە بۆچی گەڕانەوەکانی ئێمە تەنیا گەڕانەوەی ئازار بێت تەنیا گەڕانەوەی خەمەکانی ئێمە بێت تەنیا گەڕانەوەی کۆچی کوردان بێ بۆ باز لە چیرۆکێکی تر نەکەین
باز لە چیرۆکێکی خۆشی نەکەین ئێمە چیرۆکی هەموو چیرۆکەکانمان چیرۆکی هەموو خێزانەکانمان تەنیا خەمە یان نەخێر ئێمە خۆشیشمان هەیە پێویستە بە کەسێکی بیانی تێبگەێنین کە ئەمە ژیانی ڕاستەقینی ئێمە ئەمەشیتیایە زۆر پرسیارێکی تایبەت و گرنگە ئەمە زۆر جار لە دەرەوەیش لەسەری قسەمان کردووە کە ئێمە بۆ ناساندنی خۆمان و کۆمەلگای خۆمان وەکو ملەتێکی پێشکەوتوو وەکو ملەتێکی جیا لە ئەزا و لە ناخۆشی و لە ناڕەحەتی و لە شەڕ و ئەمانە ئێمە بەردەوام ژیاوین لەگەڵ جیهان ڕۆیشتوونە بەرەوە ئێمەش لە نێو شار ئەژین ئێمەش توا ئەوانەیە کە وەکو مۆدەرنیتە لە ناوی لێبین ئێناسین و ژیانێک ئەوامانە هەیە ئێمەش بەڵام یەک ئافەت هەیە بە نەزەری من وا هەست دەکەم وایش بینیومە کە فیلمکارەکان ئاوا ڕوانن کە لە دەرەوەی وڵاتی خۆمان لە فستیواڵەکان ئەوەی کە ئەتوانێت بکەوێتە بەرچاو و لە دوورەوە بڵێن ئای گەلی کورد چە گەلێکی چاوساوەن چە زڵمێکیان لێ ڕۆشتووە چە ستەمێکیان لێ ڕۆشتووە زۆرتر وا دیارە زۆرترەکەوێتە بەرچاو یعنی ئەوەی کە ژیانی ڕۆژانەی ئێمەیە ئەوەی کە وەکو ئەو شتێکە ئەمڕۆ تێداژین و ئەو کێشانەی کە هەیە یا کێشەنی ئاسڵەن تایبەتێکی خۆشەویستیە مەسەڵەن هەر شتێک لەوانە وا هەست دەکەن ئەوەش هەیە لەو لای خۆیان و بەلایانەوە مەسەڵەن شتێکی جیاواز و تایبەت نییە هەست دەکەم بەشێکی ئەوەستەکە ئێمە نیشان بدەین ئەو ڕەنجانە نیشان دەین کە بزانن چی بەسەرمان هاتووە بەڵام ئەگەر بەست ئێمە وا ببینین ئەوە لەسەر خۆمان ئەستەمان کردووە بەڕاستی ئێمە لە کناری تۆ و هەموو شەڕ و ئافەت و بەدبەختیەوە هەر لە سەرپێن وستاوین ئەژین و ئومێدمان هەیە هیوامان هەیە ئەبێ بڕۆینە سەرەوانیشە وانیشە لە لاینێکی ترەوە ئەبێ بیوەینە ئەبێ بەڕاستی بودجە تا چەند گرنگە هەر سینەماکاران هونەرمەندان بەگشتی کە باز لە کارە هونەریەکان بەگشتیەکەی کە باز لە فیلم و سینەما بە تایبەتیەکەیت باز لە بودجاکرێ باز لە داهاتەکرێ ئەمە تا چەند گرنگە ئەم پشتگیریە داراییە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە فیلمێکی باش و بەهێز بەرهەم بهێنرێت وەڵاهی ئەوەندە گرنگە کە ئەگەر نەبێت یا لاواز بێت یا کەم بێت قەت کار ناکرێت و هەر کارێکیش بکرێت بازم هەر بۆ جۆرەکەوتم لاواز دەرتێ چون سینەما وەکو هونەرەکانی تر نییە سینەما پێویستی بە پاڵپشتی مادیە بەشێکی هونەری منە هۆشی منە خەلاقیەتی منە ڕوانگەی تایبەتی منە بە دەوروبەرم بە کۆمەڵگاکەم کە ئەبێ بەهۆی ناسینی کۆمەڵگاکەمەوە بەهۆی خوێندنەوەی مێژووی خۆم ئەمانە بناسم و وەکو هونەرمەندێک بە شوێن سناریوەیەکی باش بم وەکو بنەڕات وەکو ژێرخان ئەوە پێک بێنم ئەوە تەواو بوو ئەوم تەواو کرد بەڵام ئەگەر پارە نەبێ من چۆن نەتوانم ئەوە بکەم بە فیلم پاڵپشتی زۆر گرینگە من ئەوە بە تەئکیدەواڵێم لەلایەن حکوومەتەوە یان لەلایەن ئەوانەیە کە دەسەڵاتدارن ئستا لە ئێران و کاراکەن ئستا من ئەڵێم لە ئێران ئەگەر لە ساڵە 10 دراما لەلایەن حکوومەتەوە پاڵپشتی بکرێت دروست بکرێت 3 بەرابەر 30 دراما لە دەرەوە پاڵپشتی خصوصی هەیە پلەتفۆرمەکان تێن پاڵپشتیەکەن فیلم دروستەکەن و خەڵکیش لەگەڵی ڕادێن و ئەوانیش خەڵکیش پارەی بۆ سەرفەکەن کە توان ئەوانە ببینن ئەوە ئەڵێم ئەگەر نەبێ ناکرێ و ئەگەر گەرەکمانە سینەمامان پەرەبستێنێ من ئەڵێم هەم لایەنی حکوومەت هەم لایەنی ئەوانە کە دەسەڵاتیان هەیە و لە دەرەوە بۆ شتای زۆر پارە سەرفەکەن بێن بۆ سینەماش ئەسەن وەکو تجارەتی تواشایت ئەکرێت بەڵام کارەکانمان بەهێز نابێت ئەسڵەن بەهێز نابێت لاوازە بێت باش بەرەسان بە ڕۆڵی سەنجەرخانتان هەبوو لە درامای سەنجەرخان و بینەران زۆر سەرسام بوون بە ڕۆڵبینەکەیتەوە بە ڕۆڵی سەنجەرخان لە ئێستاە خەریکی هیچ فیلمێک یان درامایەک هەیت کە بینەرانی کورسات ئاگاداری ئەو هەواڵە بن وڵی جگە لە ئەو درامای عادیابین کە ساز کرا و بڵاو کراوە فیلمێکی سینەمایمان کار کردووە کە ئامادەست بەڵام شتا بڵاو نەبووتەوە لە ئێستایشە سناریوەیەکی تر سینەمایی من بۆ خۆم نووسیوە و بڕیارە ئەوەش کار بکرێت ئەسڵم بڕیار بوو ئێمە پێش شەڕەکە ئێران دەست بکەین لە واقع شوتینگ و کارەکە
ئامادە بکەین بەڵام جەنگەکە ڕایگرت ئێستا چاوەڕێواکەین کە بارودۆخەکە باش بێت و دەست پێ بکەین فیلمێکی سینەمایی وتم کار کراوە و ئامادەیە ئەو فیلمەش هەیە و ئەگەر بڕەخسێت و کار بێت کارهای تریشی شەڵا لە خزمەتی بینەرانی دەستە خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت زۆر خۆشحاڵ بووین لەم بەشەی بەرنامەکەیە لەگەڵمان نابووین سپاس بۆ ئێوەش منیش خۆشحاڵ بووم دووبارە هەست و خۆشەویستی خۆم بۆ هەموو خەڵکی باشوور و بەتایبەت سلێمانی خۆشەویست و هەموو بینەرانتان ئیشەڵا کە بەردەوام و سەربەرز بن دەستە خۆش بێت قوربانت ئایزانی ئێمە گەشتینە کۆتایی کورسات مەگەزینی ئەمڕۆمان هەمیشە شاد و بەختەوەر بن و سبەی هاوکارم ساوێن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سێم ڕۆژی فیستیڤالەکەوە لەگەڵتانە بێت هەمیشە شاد و بەختەوەر بن.